عزت ئیبراهیم دووری غیابێکی ئامادە خۆی قاچاغە و حیزبەکەشی یاساغە بەڵام زۆر کات لەسەر شانۆی سیاسی حزوری هەیە. عزت ئیبراهیم دووری ون بووە دیارەکەی بەعس پیاوە سیاسی و سەربازە کۆنەکەی عێراق. عزت ئیبراهیم دووری لە یەکی مانگی 6 ساڵی 1942 لە ناوچەی دووری سەر بە پارێزگای سەلاحەدین لەدایک بووە. ساڵی 1959 لەلایەن حکوومەتی عەبدولکەریم قاسمەوە دەستگیر دەکرێت و دەخرێتە زیندانەوە. هەفتەی مانگی 7 ساڵی 1968 عزت دووری یەکێک بوو لە سەرەکیترین ئەو کەسانەی بەشداری لە کودەتاکەی سەر عەبدولکەریم قاسم کرد. ساڵی 1969 دەبێتە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی حیزبی بەعسی ئیشتراکی عێراق. ساڵی 1979 دەبێتە جێگیری سەرۆکی حیزبی بەعس. لەو کاتەوە دەبێتە کەسی یەکەم لە سەرکوتکردنی شیعەکانی عێراق. ساڵی 1970 لە دەستپێکی جەنگی عێراق ئێران لە هەوڵە دیپلۆماسیەکانی بەردەوام بوو بۆ بەدەستێنانی پاڵپشتی دارایی و سەربازی بۆ عێراق. ساڵی 1984 وەک سەرکردایەتی وەفدی عێراق لەگەڵ عەلی حەسەن مەجید دێتە کوردستان بۆ دانوستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ناوچەی سوورداش کۆ دەبنەوە. عزت دووری لە کۆبوونەوەی کۆمکاری عەرەبی کە سەرکردایەتی وەفدی عێراق دەکات لە ساڵی 1990 بە توندی بەرامبەر دەوڵەتی کوێیت قسە دەکات. دوای ناڕەزایەتی دەربڕینی نوێنەری کوێیت عزت دووری بەرامبەری سوکایەتی دەکات. في أرضه اخرس يا صغير يا عميل، اخرس يا كرد، اخرس أنت أمام العراق. أن على الله أبو شاربك أنت أمام العراق. ساڵی 1990 لە جەنگی عێراق کوێیتە دووری دەبێتە بەرپرسی هێزە سەربازیەکانی عێراق. ساڵی 2003 لە کاتی هێرشی ئەمریکا بۆ سەر عێراق سەرکردایەتی هێزی عێراق دەکات لە ناوچەی باکوور. عزت دووری کە دووەم پیاوی عێراق بوو لە دوای سەدام حسێن و یەکێکیش بوو لە داواکراوە سەرەکیەکان لە دوای کەوتنی عێراق ون دەبێت. ئەمریکا بڕی 10 ملیۆن دۆلار تەرخان دەکات بۆ هەر کەسێک کە زانیاری لەسەر شوێنەکەی بدات. بەڵام ئەو هەوڵی ئەمریکا بێسوود. عزت دووری بوو بۆ کەسێک کە خولیای بینینی لە قەفەزدا هاوشانی سەرکردەکانی تری بەعس بوو بەگرێ لە دڵی خەڵک و دەوڵەتاندا بە تایبەت کوێیت و سعودیە. دوای ڕوخانی ڕژێمی بەعس و دەستگیرکردنی سەرکردایەتی حیزبەکە عزت دووری وەک ئەمینداری گشتی حیزبی بەعس خۆی ناساند. دواتر لە ناوچەکانی عێراق بەرەیەکی سەربازی دروست کرد بە ناوی هێزی نەقشبەندی بەپێی سەرچاوە سەربازیەکان لە شەڕی ناوچە سونیەکان بەرامبەر عێراق و ئەمریکا. عزت دووری سەرکردایەتی بەرەکانی شەڕی دەکرد و ڕۆڵی هەبوو کە هێزەکانی نەقشبەندی و داعش بگەنە ڕێکەوتنێک کە دواتر گرتنی مووسڵی بە دوای خۆی داهێنا. چەندین جار و لە کاتی جیاوازدا هەواڵی مردن یان کوشتنی عزت دووری بڵاو کراوەتەوە، بەڵام هەر جارێک بەگرتە ڤیدیۆیەک یان دەنگێکی تۆمارکراو ڕەت کراوەتەوە. عزت دووری لە دوای ڕوخانی عێراق ڕایگەیاند کە ڕوخاندنی عێراق و داگیرکردنی گەورەترین هەڵی ئەمریکا بوو، چونکە ئەمریکا بەو کردارەی عێراقی لەسەر سینیەکی زێر پێشکەشی ئێران کردو. ئەوەی ئێران لای خەیاڵ بوو ئەمریکا بۆی کرد بە واقع. دووری بە بەردەوامی لەسەر پرسە سیاسەکان لێدوان دەدات. لەسەر خۆپیشاندانی عێراقیەکان لە تۆمارێک داوتی عێراق لە ئێستادا بەهۆی بارودۆخی ئەمنی و گەندەڵی ئیداری و دارایی و هەروەها ململانێ ناوخۆییەکان لە بەردەم مەترسی گەورەدایە. حکمی عێراق لەلایەن وڵاتێکی دیکەوە دەکرێت و دۆخی هاوڵاتیانیش لەو پەڕی خراپیدایە. لە لێدوانێکی تریدا لەسەر وەختی بەکارهێنانی چەکی کیمیایی لە خان شەیخون لە سووریا لە گرتەیەکی ڤیدیۆییدا ئیدانەی کردو کیمیابارانکردنی هەڵەبجەشی بەکارەسات ناوبردو خۆی لێ بێبەری کردو وتی کیمیابارانکردنی هەڵەبجە تاوانێکی گەورە بوو کە هەزاران قوربانی بێتاوانی لە پیا و ژن و منداڵی کوردی لێکەوتەوە. ئێمە بە توندی ئیدانەی ئەو تاوانانە دەکەین جا ئەنجام دەرەکانی هەر کەسێک بوو بێت. دڵنیاش بن من بەشدار نەبووم لەو تاوانەدا. کۆتا دەرکەوتنی عزت دووری ساڵی 2019 ئەویش لە یادی حیزبی بەعسدا بوو. تایدا ڕووی لە میری کوێیت شێخ سەباح ئەحمەد سەباح کرد و ڕایگەیاند داگیرکردنی وڵاتی کوێیت هەڵە بووە و کوێیت خاوەنی سەروەریە و بەشێک نییە لە عێراق. علينا في هذه الأيام مناسبة عزيزة وسعيدة، مناسبة مولد حزب الرسالة. لە ئێستادا قسە و باسی زۆر دەکرێت لەسەر شوێنی مانەوەی. تا ئێستا بە وردی شوێنەکەی دەستنیشان نەکراوە، بەڵام کەسایەتی سیاسی عێراق حەسەن عەلەوی
لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا کە ساڵی 2018 ئەنجام درراوە کاتێک پرسیاری شوێنی مانەوەی عیززەت دووری لێ دەکرێت دەڵێت لە نێوان قەتەر و سووریا و کوردستاندا هاتوچۆ دەکات و دەمێنێتەوە. عزت دوري وين؟ عزت دوري أقول لك عزت دوري يوجد دائما بثلاث أماكن قطر وكردستان وسوريا.